إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. ذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. نازن ما في مروف لكوية يؤين ونتوى يقرتو كانوا أواني كباسي آزادي ما في مروف وما في عفرت وما في منال ما في آجالة كان أوانا لكوين بو لآس كشتار كردني قر كردني ويران كردني ولاتي مسلمانان لنا وبردني مسلمانان چی لە بۆرما بێ لە ئەفغانستان بێ لە کوردستان بێ ئەمانە لەکوێن بەڵام کاتێک جوولەکەیەک دەکوژرێت سەگێک لە نەرویج تەعدای لێ ئەکرێت هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنی خۆیان و ئێرێش باسی ئەکات هەموو خەڵکێک لەسەریان دێتە جواو باشە بۆ ئێستا هەمویان بێدەنگن بۆ نوزەیەکیان لێوە نایەت باشە ئەمانە مرۆڤ نین بەڵام تاوانەکەی ئەمانە ئەوەیە کەوا ئەن یەقولوا ربنا الله ئەمان دەڵێن ئەڵڵا پەروەردگاری ئێمەیە تاوانەکەی ئەوە ئەمان ئەوەیە کە موسڵمانن ئەگینا کافرێک لە هەر شوێنێکی سەرزەویە ئازارێکی پێ بگا ناڵە و هاواریان لێ هەڵەسێت بەڵام موسڵمانان قڕ ئەکرێن قەتڵ و عام ئەکرێن لەناو ئەبرێن وڵاتیان وێران ئەکرێ دەربەدەر ئەکرێن کەس باسییان لێ ناکەوە ئاوڕێکیان بەلاوە ناداتەوە